دوو پارتی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستان لە ماوەی 28 ساڵی ڕابردوو نەیانتوانیوە لە ئیدارەدانی ئەو هەرێمە 5 ملیۆنەدا سەرکەوتوو بن و لە زۆربەی سێکتەرەکان شکستیان هێناوە. ئەگەر بێت و چاوێک بە مێژووی وەبەرهێنانیش بخشێنیتەوە دەبینیت نەک نەیانتوانیوە تێدا سەرکەوتوو بن، بەڵکو ڕۆژ بە ڕۆژ بەرەو داڕوخانی زیاتریان بردووە. وتەبێژی یەکێتی وەبەرهێنەرانی کوردستانیش ئەم ڕاستیە تاڵە پشڕاست دەکاتەوە کەوا سێکتەری وەبەرهێنان لە هەرێمی کوردستان کێشە و گرفتی زۆری لەبەردەمە و کەشەکانیش لە پایتەختی هەرێم بە پلە یەک و لە شارەکانی سلێمانی و دۆکیش بە پلە 2-3 پۆڵێن دەکات. کە سەیری پەکێجی نیشتەجێبوونەکەی شتێکی زۆر جوان و ناوازەمان پیشان نادا. نیشتەجێبوونی هەرێمی کوردستانیش وەک هەندێک لەو بابەتانی ترکە لە کوردستانە گلەی و گازندەی لێکەوتەوە، توان بڵێم زۆرترین گلەی و گازندە لە نیشتەجێبوون کەوتەوە. ئەوش بۆی ئەوە بۆ ئەو پێوەرانەی کە داماننا بۆ پێدانی مۆڵەت بۆ وەبەرهێنەران پێوەرەکان پێوەرێکی تەندروست نەبوون. معقول نیە لە هەرێمی کوردستانە بەڕاستی 100 ملیۆن دلار بەرژەوەندی گشتی و واروە پارەی هاوڵاتیانی کوردستان تا ئێستا پارەکە وەرگیراوە وجودی نییە. هەندێک لە وەبەرهێنەرەکان کوردستانیان بەجێهێشتووە و ڕۆشتونەتە دەرەوە 10 ملیۆن دلار پارەی خەڵکیان بردووە. ناشکری هەراوە دەسەوسان حکومت بۆستە بێ هەندێک وەبەرهێنەرەیە سزا بدرێن و هەندێکیش لە خەڵکی کاربەدەستانی حکومت سزا بدرێن، چونکەم هەشە لە ناو حکومەتە کەم تەرخەمی زۆر گەورەی کردووە و بەداخەوانێ زۆرترین زەرورزیان کە بەر هەرێمی کوردستان کەوتووە بەر پایتەخت کەوتووە کە هەولێرە کە 10 ملیۆن دلار پارەی خەڵک خوراوە. یاساناسێکیش دەڵێ پێویستە هاوڵاتیان بە هۆشیاریەوە مامەڵە لەگەڵ کۆمپانیەکانی وەبەرهێنان بکەن و پێویستە لە کاتی کڕینی هەر خانوبەرێک گرێبەستی یاسایی لە نێوانیاندا هەبێت بۆ ئەوەی هاوڵاتیان لە کاتی دروستبوونی هەر ئاستەنگیەک لە بەردەمیدا بە یاسا کێشەکانی چارەسەر بکات. ئێمە هەمومان لەسەرەوە کۆچین کە پێویستە یاساکە هەموار بکرێتەوە بە پێ ئەو قۆناغە تێیدا بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەسەروی هەموو بەرژەوەندیەکەوە لە بەرچاو بگیرێ. ئەمە یەک. دووەمیان نەبوونی هۆشیاری لەلایەن هاوڵاتیان هەرێمی کوردستان بە تایبەتی هۆشیاری یاسایی. بۆ نمونە هاوڵاتی هەبووە بەبێ گرێبوونی گرێبەست لەگەڵ کۆمپانیای وەبەرهێنان هەستاوە لەسەر نەخشا یەکەی نیشتەجێبوونی کڕیوە بەبێ ئەوەی هیچ گرێبەستێکی هەبێت، تەنها وەسڵێکی هەیە کە سەلماندی و پاردەی داوە بەم کۆمپانیا کە دواتر پرۆژەکەی بەجی هێشتووە یاخود تووشی مایە پوچبوون هاتووە تێیدا هاوڵاتی زەرەنمەند بووە. هاوڵاتی ئێستا ناتوانێت لە بەردەم دادگاکان داوای مافی یاسایی خۆی بکات لەبەر ئەوەی بەڵگەی یاسایی ئەو تۆی لەدەست نییە بیسەلمێنێ کە ئەم یەکە نیشتە بجێبوونە بە چ مواسەفاتێک لەژێر چ نەخشەیەک بە چ بنەمایەک لەژێر چ ڕێنمایە کڕیەتی. بۆیە گرنگە هاوڵاتی هۆشیار بێ بەر لەوەی کە بەشداری پرۆژەیەکێکی نیشتەجێبوون دەکات سەردانی دەستەی وەبەرهێن کابزانێ ئایا ئەو وەبەرهێنەرە مۆڵەتی فەرمی هەیە، نیەتی مودەی پرۆژەکە چەندە، ئەمانە هەموو پرسیار بکە دواتر بگرێت. لە دوای ساڵانی 2006ەوە وەبەرهێنان لە هەرێمی کوردستان گەشەی کرد و تێیدا 200,000 پرۆژەی وەبەرهێنان خرایە کار. لە نێویاندا 200 یەکەی نیشتەجێبوون دەستی بەکارەکانی کرد، بەڵام بەهۆی بێپلانی حکوومەتی هەرێم دوای ماوەیەکی کەم لە 60 پرۆژەکان شکستیان هێنا و بەهۆی ئەوەی خاوەن کۆمپانیەکانی وەبەرهێنان دوای خواردنی پارە و سامانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانیان جێهێشت بە مەژ نزیکەی 10 ملیارد دلار زیان بەر هاوڵاتیان کەوت. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.